سەرکەوتن. ماوەی مانگێک زیاترە ئێمە درێژەمان بە دەنگی ناڕزاییداوە بۆ ئەوەی کە دژ بۆسینەوە بۆ پەلامارێنی کە تورکیای فاشیست کاتە ڕۆژاوی کوردستان. یەکێکی لە هەڵوێستەکانمان ڕۆکە کۆمەڵی گەنج بووی کرد، کۆمەڵی گەنجی خۆبەخش بە هاوکاری لەگەڵ کۆمەڵی ڕێکخرا و دەستەی جیاجیا دەستەی ناڕزایی یان بایکۆتکردنی کەڵای تورکیمان ڕاگەیان. خۆشبەختانە ئەمڕۆ کە یەکێکە لە ڕۆژەهرە قەرەباڵەکانی دەربەنی خان کە تیپی کە یانەی وەرزشی دەربەنی خان یاری هەیە بە باشمانزانی ئەمڕۆ بینە ناو یاریگاو و ئەو پۆستکارت و دروشمانە بەسەر خەڵکی بە شەرەفی دەربەنی خانە دابەشکەین کە بەشێکن لەو دەنگە ناڕزایی کە ئێستا لە هەرێمی کوردستان زۆر بە تۆکمەی بەرزکراوەتن. ئەوەی کە ئێمە تێبینیمان کردووە بەڕاستی یعنی خەڵک زۆر باش بەدەم ئەو داواوە هاتوون و بایکۆتی کاڵای تورکیان کردووە و ئەوە ئێستا لەسەر ئاسی تورکیا خۆیان دەڵێن ینی کاردانەوەیکی گەورەی هەبوو لەسەر ئابووری تورکیا. دەربەنی خان لە ڕیزی پێشە و پێشەنگە لە بایکۆتە.